بۆ خوشکە بەڕێزانی کە زەواجیان کردووە و بەتەمان زەواجکەن یان ئەوانەی بەتەمان زەواجکەن لە برای خۆتانەوە شتێ وەرگرن. عەرەب قسەیەکی هەیە ئەڵێ ئیسئەلی المجەڕب ولا تەسئەلی الحەکیم. پرسیار لە کەسی بە ئەزمون بکە ئەوەی کەوا شتێکی تاقی کردووە، نەک لە حەکیمێکە هیچ تەجربەیەکی نییە، تەنها کەسێکی دانایە گینا نە تەجربەی زەواجی هەیە نە تەجربەی سەفەری هەیە، هیچ سەناعەت و شتێکیش نازانێت. بۆیە قوربانگیان من ئەم تکایەتان لێکم کە شوتان کرد کە زەواجتان کرد هەوڵدن زیمامی ئومور با بەدەست خۆتانەوە بێت. چۆن ئەچیتە سەر سیارەیەک ئەچیتە ناو سیارەیەکەوە سیاقەت ئەەکەی با سیاقەتەکە سوکانەکە بەدەست خۆتەوە بێ. یعنی تۆ بۆچی باوک و دایک و براو کە سوکارت شوانی تۆ بێت؟ شوانەکەی تۆ پیاوەکەتە. الرجال قوامون على النساء. بۆ پیاوەکەت بتوێرەوە خزمەتی بکە. خۆ لە کۆتاییە کێ بەکەڵکی تۆ دیە؟ پیاوەکەت بەکەڵکت دیە. ڕاستە برا پشتە سەنەدە قەڵایە باوک و دایک یعنی دوو تاجی زێڕینن لەسەری ئەەکەین، بەڵام تۆ ناکرێت هەر کێشەیەکت هەبێ ڕێک تەلەفۆنکەی بۆ باوکت، کێشەیەکی بەسیتت هەیە تەلەفۆن بۆ براکەتەکەی. زۆر ژن هەبوو لە بەسیتترین کێشەیە براکی خۆیدا بەکوشت. باشە ئەم پیاوە جنێوێکی پێدا، ئەم پیاوە قسەیەکی کرد، ئیتر ئەم کە ناوی براکەی هێناوە تۆتی وەڵی قسە بکەی بە براکەم ئەڵێم ئەبێ براکەم بێتی هەڵدانت کا پڕشەقتکە ئەمش جنێوی بە براکەی داوە. باشە چووە سەوتی ئەم پیاوەی ناردووە بۆ براکەی و تۆتی ها جنێوت پێدا، کاکە هاتوونە زاواکەیان کوشتووە کابرایان کوشتووە لەسەر ئەو قسەیە. یعنی تۆ ناکرێت لەسەر بەسیترین شت کە سوکار و برا و باوک و دایک تێبگەێنیت. با بە ژن کە شووی کرد ئیتر تەواو، یعنی ئەبێت پیاوی قوفڵ کات، ئەبێت پیاوی هۆگری خۆی کات، هەوڵدا وەکو مناڵەکەی خۆی چۆن یعنی جگەرگۆشەکەی خۆت چۆن ناتوانی بێ ئەو ئیدارەکەی ئەبێ حاڵەتێک دروستکەی، یعنی جەو کەشێ دروستکەی بۆ ئەو پیاوە بەهاوچ یعنی بە چەشنی ئەو مناڵە ژیانی لەگەڵا بکەیت، ئەبێ هۆگری خۆتی بکەیت. با تۆ بتوێ کێشت لەگەڵ پیاوەکەتان نەبێت مستحیلە. ئەم دنیایە خۆ بەهەش نییە، لە بەهەشتا کێشە و مشکیلە نییە، لە دنیایە هەموو کەسێک کێشە و مشکیلەیە بێت. بۆیە یعنی وەکو وتم زیمامی ئومور با بەدەست خۆتان بێت، بڕیار با بەدەست خۆتان بێت. قەی چییە کە پیاوکەت لە دەرەویێتەوە بۆڵە بۆڵێکە کا کورە چێشتەکەت باش نییە، کورە خۆت حازر نەکردووە، قەی چییە کە چاوەڕێی کە بزانم پیاوە چیڵێ خۆ ناتکوژێت. وەڵا تۆ بێدەنگ بە باشە تۆ لەگەڵ ئەو تووڕەبوونەی ئەوە چۆن بڵێ زەردەخەنەیەکی بۆ بکە کورە هیچ مەڵێ بێدەنگی هەڵبژێرە ئەو پیاوە بزانە دوای دێت داوای لێبوردنشت لێکا ناوچوانیشت ماچەکات زیاتر بۆت باشە بێت، ئەنجا کابراش بە خۆی ئاچێتەوە. ئەخە ناکرێت تۆ تووڕە ئەو تووڕە خۆ ماڵ کاو لەبێت مناڵ لێی ئەشێوێت. یعنی جاری وایە کاکە مناڵ چ تاوانێکی هەیە؟ هیچ تاوانێکی نییە. بۆیە من داواتان لێ یەکەم خۆتان مەدەنە دەست برا و کە سوکارتانەوە. ئێوە کە سوکاری ئێوە پیاوە، ئەگەر پیاوێک خوێڕی بوو حاشا لەڕووی پیاوە بەڕێزەکان، پیاوێک ناکەس بەچە بوو چاو لەدەر بوو خراپ بوو هەموو ڕۆژێتی هەڵدانتیە کرد بە کەڵکی ژیان نەهات، تۆ ئەو کاتە ئەتوانی حەلی بکەیت. بۆ حەل تەلەفۆن بۆ ماڵی باوکت بکە، بۆ حەل کێشەکانت بگەێنە براکان و خزم و کە سوکارەکەت، بۆ ئەوەی لی جیابیتەوە، یا دوو قسەی خێری تیا بکەن ئەم مەسەلێت تا ئەو پیاوە چاکە بێتەوە. بەڵام لەسەر دەمە بۆڵە و شەڕێکی بچکۆلانەوە ها جانی وایە شتێکی بچووک قسەیە لە تۆ قسەیە لە ئەو ناکرێت. تۆ بابە خەڵکێکە بووە تەلەفۆنی بۆ ئامۆزای کردو، ئامۆزا هاتووە تەداخلی کردووە، ئەم شەقێ لەو بە ئەو شەقێ لەو بە، یعنی ئەمە بەڕاستی ئافرەتی عاقڵ ئەبێ بزانێت چۆن ژیان دەکات. یعنی ئەو خەڵکە ئەوێ کە شووی کرد کە زەواجی کردیتر ئەم پیاوە بۆی ببێ بە مەڵحام، بۆی ببێ بە مۆ تا بەیانی ئەم مۆمە نەکوژێتەوە، ئەو مەڵحامە قەت لی نەبڕێت. ناوەها نییە وی تۆ باسیەکەی دنیایەکە یعنی جیهانێکی ترە، جیهانی زەواج چۆن بڵێ هاوسەرگیری هەم خۆشیتیایە هەم ناخۆشیشیتیایە. جاری وا هەیەتر 50 بە 50ە، 50 خۆشە و 50 ناخۆش. بەڵام ژن و پیاو کە یەکتریان خۆشویست
زۆر جاریتر ناخۆشیەکان هەری هەمالەکەن چی یعنی ڕادیان لەسەر مەسەلەکە ڕادیان ئیتر پیاوەکە تۆزێ تاخیر بۆ ژنەکە تەلەفۆنێکە کات تۆزێ قساکاوە تۆ لەکوێیت ئەرێ تۆڵی ئاگاو لە دنیا نییە و مناڵاناڵی بێ باوکن ئەرێ تۆ ئێماڵی کە سوکارمان نییە زۆر احتیاطی بە جوابی مەدەرەوە بڵێ باشە گیانەکە میسا دێمەوەتەوە چێ بێت حتا تۆ ڕێیتەوە سا دەبێتەوە ئێو لە خۆشەویستی تویا تەلەفۆنی بۆ تۆ کردووە کەواتە چ ژن چ پیاو ناکری ئەسرار و نهێنەکانیان بە پەلە بەرنە دەرەوە ماڵ دیواری هەیە بۆ ئەوەی خەڵک گوێی لێت نەبێت ماڵ پەردەی هەیە بۆی خەڵک نەتبینێت دەرگای هەیە بۆ ئەوەی خەڵک لە دەرگا بات ئەنجا بێتە ژوورەوە تۆ ناکرێ ماڵێکی بێپەردە و بێ دیوارت هەبێت وەکو حەوشە هەموو کەسێ بیبینێ وەکو گەڕەک هەموو کەسێ پیایە بڕوات بۆیە هەموو کەسێک لە ژیانی هاوسەرگیریە تووشی کێشە و مشکیلە بێت بۆیە هەوڵدەن ئەوەندە یەکتریتان خۆش بێت ئەوەندە ڕۆحتان لەگەڵ یەکات تێکەڵکەن تا ئەوەی ئەگە دوو ڕۆژت کێشەیەکیش هاتە پێشەوە دوو ڕۆژت دەمەبۆڵەیەکیش هاتە پێشەوە بە ئاسانی بڕوات بەس ئەمە خراپە بەڕاستی لە ناو کووردا ئەمە هەیە لە ناو کووردا ئەمە هەیە ژن هەر بە حاڵ لەگەڵ پیاوەکەیە لی تێکچێت خێرا تەلەفۆن بۆ براو کە سوکاریەکات دووبارەیەکەمەوە ئەگەر تەلەفۆنت بۆ کە سوکارت کرد یا بۆ جیابوونەوە تەلاق بیکە یا ئەوەی کەوە ئەم جارە تەواو ئاخر جار بێت چونکە با من یەک شتان پێ بڵێم ئەمە ناخی هەموو پیاوێکە باوکت یا برایەکت تفێ لە پیاوەکەت بکەن ئەگەر ئاشت بنەوە ئەگەر جارێکی ترش تۆ بگەڕیتەوە ئەو ماڵە قیمەتی نابێت ئەو ژیانە قیمەتی نابێت چونکە تۆ لە ناخی ئەو پیاوەیە دەرئەچیت ئەگەر بشمێنێتەوە لەگەڵ تا بە ناچاری ئەمێنێتەوە ئەمە لە برای خۆت وەرگرە ئەوە ناخی هەموو پیاوێک دەی تۆ براکەت با بڕوا شەقی لە مێردەکەت بات با تفێ بکاتە ناوچایەوە تو دوو ڕۆژتر ئەتەوێت لە ئامێزی گەرمی پیاوەکە تابیت دوو ڕۆژتر ئینجاڵی وەڵا خۆشەویستیم ناداتێ بە قوربان و بە ساقەم نابێت پارە ناکاتە بەردەسم سەفەر و سیاحەتم پێناکان نایکات چونکە ئینسان قودسیەتی هەیە قودسیەت ئێستا تۆ خۆت خاتونی بەڕێز ئەگەر خوشکی پیاوەکەت بێت فێ بکاتە ناو چاوتەوە باشە زلەیەکت لێ بات لە بەرچاو مێردەکەت تۆ قەت ئەتوانی بڕی بۆ ماڵی ئەو خوشکەی ئەگەر بشتی بۆ ماڵی هەر بە چاوی دوشمنەوە سەیرەکەیت ئەگەر بێ بۆ ماڵەکەت هەتا لەو ماڵە ئەڕوا ئەڵی ئاگر لەسەر ئاگری ئینسان ئەزانی چۆنە قسەت جاری وا هەیە چاک نابێت چاک بە تایبەت ئەگەر کە سوکاری ژن پێت بڵێن لە کاتێکا لەسەر دەمەبۆڵەیەکی بەسیط شتێکی ئاسایی بۆیە یعنی قورئان پڕێتی لە ئامۆژگاری من ئامۆژگاریتانەکەم نەرمونیان بن لەسەر خۆ بن تۆ هەموو ڕۆژێ شوو ناکەیت خۆ تۆ ئەم کچە بەڕەڵایانەنی کە لە سۆشیال میدیا دەرئەکەون هەر ڕۆژە شوویەکەکەن بە ئیجار پیاو بە ئیجار ئەگرن دوو مانگ لایە بێ و خۆی بە تەلاقدانەدا ساڵێ لای پیاوە بێ و خۆی بە تەلاقدانەدا چکە و بێکەس و بێکارە بەس تۆ نە بەڕەڵایت نەبێ کە سوکاری تۆ یعنی خەڵکێک هاتۆتە ئەو مەجلیسەوە کە سوکار هەمووی ئەزانن تۆ زەواجت کردووە تۆ مناڵت هەیە دان بە خۆتا بگرە اصبروا وصابروا وما صبركم إلا بالله بصبر هەموو شتێک بە ئارامگرتن بە هەموو شتێک کێشەکان بە هەموو کێشەکان حەل ئەبێت باوەڕتان هەبێت صبرت هەبێت یعنی بۆنە تۆ لەسەر جادەیەکە ڕووی باشە لەسەر جادەیەکە ڕووی کەسێک دێت دەسە شکێنێتەوە سەرت تۆ بەس سەبر بگرە حەل ئەبێت ئەی ئەگەر تۆ کەوتیتە دوای کێشەکە دروست ئەبێت ئینجا ڕەنگە و کاتە دەسەویەخە و ڕەنگە کوشتنشی تیا ڕووبات خوێن بڕێژێت بۆیە دایمەن هەوڵدەن کە لەگەڵ کەسێکا قسە ئەکەن سەیری قسەکانی کە چیڵێ بابیڵێ سەبر هەبێت سەبرت هەبێت بە سەبر کێشەکان حەل ئەبێت و بەرامبەرش دێ داوای لێبوردنت دێکات بۆیە یعنی ئافرەتی جاران بۆچیە و هەموو کێشە و بەزم و ڕەزمە نەبوو لە ژیانە بۆچی تەلاق نادرا ئێستا خانەوادە هەیە لەم کوردستانەیە هەتا ئێستا ژنیان تەلاق نەدراوە چونکە ژن کە ڕۆیشتووە و تۆتی تەواو پشت و پەنا و سەنەد و کەس و کاری من مێردەکەمە خزمەتی ئەەکەم تا ئەو ڕادەیی ئەو وەکو عاشقێک وەکو پیاوێک وەکو مەردێ لەگەڵما هەژێت کە پیاویش ئەوەت لەگەڵ یا کرد عادەتەن من باسی پیاوی مەرد دەکەم خەڵکی نامەردمان هەیە بەڵام زۆربەی هەر زۆری پیاو
چاوەڕی عەتا و بەخشندەیی ئافرەت ئەکات. ئافرەتی هەر لە سەرەتاوە عەتا و بەخشندەیی هەبێت، مەردانە بێتە پێشەوە لەم پیاوە، جڵەوی ئەم پیاوە بکە، ئەم پیاوە دەسەمۆی خۆی بکات، ئەیتر ئەم پیاوە تەواو چای بۆ یەک شوێنی تر ناڕات.